بەڕێزان دوو هەواڵە مەسە کورد لەسەر ئاوا و کەناڵ هەشت بەدەست گەیشتە پێم خۆشە لەگەڵتان باس کەم. یەک ئاوا بەهێز کامل بۆ دەرکرا لەبەر ئەوەی مامەچیتی یان قاعیدە بۆ یان تالیبان لە ئەفغانستان بە F-16 لی درایە زایدەن پورێکیشی جەماعەتی نقاب بووە ئیتر لە ناو پاراسن خەڵک راپۆرتیان لەسەردایە لەسەوەی دەرکرا چوە کەناڵ هەشت. هێمن لە هۆنیش فەرمانگەی پەیوەندی حکوومیەکانی لێسەر کرایە بەس من نازانم ئەبەدی دەبیان ئەوە دەبی بەس مەسرور ئەو ماوەی زۆر ئێحمالی کردیە دووخانی هەبوو لە ئەوەی ئینگلیزی لیان وەگرتیتەوە هینایتیان لە شوێنی بەهێزی ئێستا کردیتیانە بەرپرسی کەناڵی ئاوا لەوێن دەریش ئارین بەزدامی دەکا مەسرور لی بێزارە ئیتر نازانم چ کەتنی لە پشت کردیە قوڕەشی قوڕم ساغە ئەو کوڕا دەبی بڵێن دەورەشی زۆر خراپی دیت. یەک هاوڕێیان لەش فرۆش چییە؟ لەش فرۆژ ئۆتوپارەیەشی دەدەیە جەستەی خۆت پێشکەش دەکا لۆ 5 دقەیە سەعاتەکە ڕۆژەکە بالمقابل پارەیەشی هێمن یەک لەو نەوعانەیە دەبی نەک هێمن نخبەیەک هەڵبژاردەیەک لە ڕۆژنامە نووس و دەنگە ڕۆشن فێر بوونە خۆیان عەرزەکە وەکو لەش فرۆش ئەڵێ پارەم بدێ بڕوا بکەن ئەو هێمن لە هۆنیە چوو بەکن قوبات تاڵەبانی دوو دەفتەرم لێ دەبمەیەچێتی بەڵێ ویستم ئاوای تا قوبات دەفتەر گوتبی هەر بای نرخت بای دەفتەرەکە چوە ئاوای لە ئاوا زیاتریاندایە چوەکن مەسرور ئاوای لۆ کردو فەرمانگەی پەیوەندی حکوومیەکانیش لۆ کردو لە ڕچێنی تیریش ئیتر ستافی ڕووداوی برد ئەوە پێنجەم شوش سیاسیتی قوبادیش دەکات 6 یعنی لێ گرتووی مامی هەڵگەڕاوە چوە ئەوەی یەک خەندان لە خەندان چوە گۆڕان لە گۆڕان چوە ڕوودا و لە ڕوودا کەنێسیری هیچ نمالوینەکە چوە ئاوای یعنی ئەگەر بەوەی قوبات بێگا 6 کاکە گەنجە گەنج 6 شووی سیاسی کردیە باشە دەبی چ فکرێک لەو ئینسانە وەربژیری ئەجا کۆپیڕایت هاکردن خەبیرلی شەرم لە خۆت کە کورە بابەدانی شەزە لەم چێش برازای ئیسلاحدین بەعادین هەرچەند هەر کەسە لە خۆی بەربرزە بەس بەڕاستی ژیان نامەی یعنی ئەمن ئەگەر بەغەڵەت تێم نەگەن کاکە دوو برازای دوو کوڕەخوشی ئیسلاحدین بەهادین نمونەی خەڵکی توندڕەوی سیاسین نمونەی توندڕەوی سیاسین کە لە ئەوەنە ئەو دەیان بینن ئەو کورە یەحیا نەورۆسی و برایەکەی کە بە مەقلوبە بخوا ناوی ئەویت کە نازانم ئەگەر ما باسم دەکرد کاکە چ فکرێکی توندڕەو هەیە بڵاو دەکەنەوە بڕوا بکەن ئەوە بابی لە ماڵیان دوو پوری هەیە تەمەشای فلیمی یوسفی دەکەن یوسف لە کەناڵیەک گرتو دەرێتە پورەکان ناوی تەمەشا بکەی نەزەر حرامە دەتوەرە ئەو فکریە سبەی بێتە دەسەڵات لەو لاشێ من لە هۆنی و بەهێز و ئەو گروپەی ئەو پەر ڕابواردن و سەرسەرێتی دەکەن بابە ژیان نامەی ئەو بنە ماڵانە مامەڵەیان لە ژیانی ڕۆژانیان زۆر خەتەرە بە جددیمە پشت پەردەکانیش گرنگە نەک پێش پەردەکان دوای ئەوە بەهێز کاملە دەردەکرێت دێتە ئاوا دێتە کەناڵی هەشت لەوێ ئەو ڕووماڵی کەناڵی برێم ڕووداوەکانی لالەزاری کردیە کە یەکێتی ئابڕووی پێچوو یعنی کەناڵی هەشت فەشەلێکی گەورەی هینا ئەو پارە خەیاڵەیە سەرف کرا بە ئاستی پەیجەکیش خێری لە بۆ یەکێتی نەک نەبووە با پێچەوانەوە زەرەری زۆر گەورە و سمعەی یەکێتیشی برد یەکێتی لە چمی میدیایەک ئێستا بوویتە چۆن قەشمەری خانە بە جددیمە لاوااسترین ئێستا پارتی بەدەقاتی یەکێتی میدیای بەهێزترە لە پەیز دەگری لە تەلەڤیزیۆنەکانی دەگری کەناڵی هەشت ئەحمەد نەجم لەو ڕووماڵە بێزەلەتەی لەسەر هەتا سەگ کوشتن کورە برا ڕۆ تەلەڤیزیۆنت دیتە ئەوە کە ڕووماڵی کوشتن و تونند و تیژی بکە لەسەر لالەزار بۆیە عقوبە دران ئەویان بزانم ئەو بەهرۆزە لەسەر ئەو بەرنامەی بوو بەهێز کامە لەوێش وەزئی زۆر شڕپڕای لەبەرەوەی زۆر بە خراپی ئەوەی لالەزاری کرد وەزئیان زۆر خراپە ئەگەر هەیە ئەو زانێن ئەمن هەیە کەناڵی هەشت ئاڵوگۆڕژی زۆر گەورە بە ئەحمەد نەجمی شەوە لێ بکرێ سکو دەوریان زۆر خراپە پارەیەکی زۆریان سەرف کردیە زیانیشان گەلێک زۆر بە لە بۆ یەکێتی کاتە چۆش